سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی شارپرێس شەوی ڕابردوو لە کاتژمێر 12:30 خولەک بۆ یەکی شەو نارنجۆکێک هەڵدرایە ماڵە دراوسەی فازڵ بەشارەتی بەرپرسی پێشووی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان ئەمە ماڵی فازڵ بەشارەتێکە لە دوامەوەیە ئەو زەرەر و زیانەیش کە بەرماڵەکەیان کەوتووە ئەمە ماڵە دراوسەکەیانە ئەمە ئەڕۆینە ماڵە دراوسەکەیان حتمما من پێشتر ئیزنم لە ماڵە وەرگرتووە کە دیمەنەکان بگوازینەوە ئەو ماڵی دراوسەی فازڵ بەشارەتی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانە ئەو نارنجۆکەی کە هەڵدراوە ئەوە شوێنی نارنجۆکەکەیە کە بەر ماڵە دراوسەکەیان کەوتووە و زەرەر و زیانی مادی هەبووە ئەو شتانی کە زەرەری پێگەشتووە شوشەی پەنجەرەکەیان شکاوە و هەروەها ئەم ناوەش هەموو بووە بە شوشە و سیارەکەشیان زیانی بەرکەوتووە لە کاتژمێر 12:30 خولەک بۆ یەکی شەو نارنجۆکێک هەڵدراوەتە ماڵی دراوسەی فازڵ بەشارەتی بەرپرسی پێشووی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان هەروەها زەرەر و زیانی بەر کەلوپەلی ناوماڵی ئەم ماڵەش کەوتووە ئەمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە سەر ڕووداوی هەڵدانی ئەو نارنجۆکە بەڕێز فازڵ بەشارەتی بەرپرسی پێشووی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانمان لەگەڵە کە ئەندامی پەرلەمانی خولی سێمی پەرلەمان بووە بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان فازڵ بەشارەتی لە کاتژمێر 12:30 خولەک بۆ یەکی شەو نارنجۆکێک هەڵدراوەتە ماڵە دراوسەکەیان و بۆ وەرگرتنی زانیاری زیاتر فازڵ بەشارەتی بەرپرسی لقی 12 مان لەگەڵە سڵاو لێبێ کاک فازڵ ئەم کاتت باش ڕووداوی هەڵدانی ئەم نارنجۆکە ئەگەر ڕوونکردنەوەمان پێ بدەیت زانیاری بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە دیارە شەوی ڕابردوو سەعات 12:30 دوو کەس بەسەر ماتۆڕێکەوە نارنجۆکێکیان فڕداوە بەداخەوە کەوتۆتە ماڵی دراوسەکەیشمان بەڵام ئەوەی زۆر جێگەی خۆشحاڵەیە کە زەرەری ڕۆحی نەبووە و ئێمەش بابەتەکەمان داوەتە دەستگا ئەمنیەکان ئەوان سەرقاڵی بە دوواداچوونن بزانین ئەتوانن چی بکەن لایەنە پەیوەندیدارەکان لایەنە ئەمنیەکان بەدەومەتەوانەوە هاتوون سکاڵەتان دژی شکاسێک تۆمار کردووە ئێمە سکاڵا تۆمار ناکەین و نەیشمان کردووە بەڵام دەستگا ئەمنیەکان خۆیان هاتوون بە دوواداچوونیان لەسەر ڕووداوەکە کردووە و سەرقاڵن بزانین ئەتوانن ئەو تاوانبارانە دەستگیر بکەن یان نا سەرقاڵی بە دوواداچوونن لە کامێرە چاودێریەکان لە گەڕەکەکە کە هەیە ئیتر ئێمە چاوەڕێی نەتایجی لێکۆڵینەوە و تاقیقاتەکانی ئەوانەکەین گومانتان لە هیچ کەس ویلایەنێک نییە کە هەساوە بەمە چەندین جارەکە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێتە ئامانج تەقە لە بارەکەکانتان ئەکرێت ئەم ڕووداوانەوە لە جێگەی گومانیە بۆ ئێوە ئێمە هەمیشە چاوەڕێ ئەم جۆرە ڕووداوانەمان کردو و دەیشیکەین بەڕاستی و شتەکانی شخصی نین شتی سیاسین و ئەم جۆرە حاڵەتانە ئەمە یەکەمین جار نییە و پێشم وان نییە ئاخر جار بێ چەندین جاری تەقەر لە هەم لە ماڵی خۆم کراوە هەم لە بارگای لەخ کراوە لێرە بەڵام ئەوەی زۆر جێگەی ئەسەفە بۆ ئێمە هەتاوەکو ئێستا بەڕاستی کەسێکمان نەدیوە کە بگیرێ و ئیجراعاتی یاشایی لەگەڵا بکرێت چونکە ئەمە کارێکی تێکدەرانەیە و بشێوی شارە تێکدانی ئارامی خەڵکە چونکە زۆر شتێکی ناڕەوا و ناشایستەیە لە نیوەی لە دوولایی شەودا قومبەلە بخرێتە ناو ماڵ و مناڵ و خێزان ئەمە بەڕاستی دوورە لە هەموو ئەخلاق و نەریتێکی کۆمەڵایەتی و ئەخلاقی سیاسی و ئەو جۆرە کەسانەی ئەمە دەکەن و هەر کەسێکیش لە پشتی ئەم جۆرە بابەتانەوەن نەخاوەنی ڕەوشی سیاسی و نەخاوەنی ڕێشتی کۆمەڵایەتیشن کامێرەی چاودێریتان هەیە لە کامێرە چاودێریەکان دەرنەکەوتەوە کەسانەکیە بوون من بۆ خۆم کامێری چاودێریم هەیە و پاشان بە ئاسایی بە دوواداچوون لە کامێرەی ماڵی خۆمەکەم و کۆڵانەکە و منتیقەکەیش کامێری چاودێری تێدایە بەڵام لە کولا ئێمە ئەبێ احتیمالی کولی بخەینە سەر معلوماتی دەستگا ئەمنیەکان و هەوڵی دەستگا ئەمنیەکان هیوادارم دەستگا ئەمنیەکان بۆ هەیبەتی خۆشیان بێ بە دوواداچوون لەسەر ئەم بابەتە بکەن و بتوانن ئیجراعاتی ئەم جۆرە خەڵکە تاوانبارانە بکەن ئەوە خۆتان سکاڵا دژی هیچ کەسێک تۆمار ناکەن من سکاڵا تۆمار ناکەم چونکە
سکاڵا تۆمارکردن ڕاستە بابەتێکی یاساییە بەس بە حقیقت بە شتێکی بێدەسڵاتی شێزانە ئێمەش بێدەسڵات نین. دەستخۆش بێ ڕوونکردنەوەی فازل بەشارەتی بەرپرسی لقی دوانزەی پێشووی پارتی دموکراتی کوردستان لەسەر ڕووداوی هەڵدانی نارنجۆک بۆ ماڵە دراوسەکەیان بوو.